پێشتر اتفاقێک هەبووە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتەکەی عەبادیە هێزەکانی عێراق لە کەرکووکەوە بەرەو مووسڵ بڕۆن بۆ هەولێرە لەوێەوە بۆ مووسڵ و دوای کۆتایی داعش بگەڕێنەوە بۆ سنوورەکانی 2014 یعنی ئەمە لە 2015 ئەم اتفاقیە کراوە کە جێشی عێراق بگەڕێتەوە بۆ سنوورەکانی 2014 و دیارە بەڕێز بارزانی لە مقابلەکەی جەزیرەیە ئەڵێت لە سەروبەری ریفراندۆمدا تریلسۆن وەزیری دەرەوەی ئەمریکا تەلەفۆنی بۆی کردووە پێی وتووە ئەگەر بەردەوام بن لەسەرەوە ئەتانگەڕێنینەوە بۆ سنوورەکانی 2003 من پرسیارێکی گرنگ هەیە بە دوای ئەگەڕێم ماوەی ساڵێکە بە دوای ئەگەڕێم وەڵامم دەست نەکەوتووە ئەو پرسیارە ئەوەیە کە بەڕێز سەرۆکی هەرێم کە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان بووە هیچ فەرمانێکی شەڕکردنی نەبووە حتاکو شەڕەکەی پردێ جەنابی سەرۆکی هەرێم هیچ فەرمانێکی نەبووە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە شەڕ بکەن نە لە دووبز نە لە بای حەسەن نە لە کەرکووک نە لە تەپەی مەڵا عەبدوڵڵا نە لە مریەم بەگ نە لە دووسخورماتوو نە لە خانەقین نە لە شنگار لە هیچ شوێنێک فەرمانی نەبووە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە شەڕ بکەن یعنی ئەمە پرسیارێکە ئەبێ فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان کە جەنابی بارزانی بووە لەو کاتەیە ئەبێ وەڵامی ئەم پرسیارە بداتەوە کامە فەرمانەکانی شەڕکردنیەتی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کێتی نیشتیمانی کوردستان کە من ئەندامی ئەو حیزبم و پەرلەمانتاری ئەو حیزبە بوومە پشکی شێری بەرەکەوێت لە بەرپرسیارەتی لەبەرەوە پێم وایە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەیتوانی ڕێگر بێ لە ئەنجامدانی پرسی ریفراندۆم و ئەم ناوچانەی کە ناوچەی جێنفوزی یەکێتی نیشتیمانی کوردستانن لەو خەتەرانە دەرباز بکات و کۆبوونەوەی دوکان لە 15 ئۆکتۆبەردا دوا دەرفەت بوو بۆ سەرکردایەتی سیاسی کورد کە بچنە ژێرباری ئەو ئتفاقیانەی کە پێشتر کردویانە لەگەڵ حکوومەتی عێراقدا